والله تقريبا 150 كم بوتەوە. نقل و چکلێت یەکێکە لە تایبەتمەندەکانی جەژن. وەک بڵێ ئەگەر ماڵێک نقل و چکلێت نەکڕێ ئەوە لەو ماڵەدا جەژن نییە. جا من لە لای فرۆشتنی ئەو بابەتانم یان لە لای مێزێکی فرۆشتنی ئەو بابەتانم دەبێت پرسیار لە خانێک بکەم بزانم ئەو ساڵ ینی خواز لەسەر نقل و چکلێت چۆنە خەڵک هاتووە بیکڕێ یان قوربان جەنگەر بفەرموویتە ئێرە. سڵاوت لێ بێ. سڵاو لەگەوش بەخێر بێم برام سپاس دەکەم سەلامت بێ. چۆنە بازاڕەکە چۆنە ئەم ساڵ؟ والله بازارەکەم ساڵ ساردە بڵێ سارد نییە. بەڵام ئینشەڵا بەرەو ئاخرەکەی بەرەو باشی دەڕۆ. وەک ئەمڕۆکە موچە تەوزیعکرا فەرقێکی هەبوو لەگە چەند ساڵەیە لەگە بڵێم چەند ڕۆژەیە فەرقێکی هەیە بەرەو باشی ئەڕات منزۆڵێکی تێکەوتووە بەڵام وەکو پار هەر نابێ. ڕێک ساڵی پار لەگەڵ ئەو ساڵ ینی با بڵێن فرۆشەکە تا چەند کەم بۆتەوە؟ والله تقریبا 150 کەم بۆتەوە. بە جۆرە ئەوەش چکلێت و ماوادەکەی ئەم ساڵ کەم بوو لە بەرەوەی حدودەکان گیرا تەسیرێکی زۆر لە بازارە کرد گران بووە سەرەکانی گران بووە خەڵکە کەش کە معاشی نییە تەسیرێکی زۆر زۆری هەیە. باشە هەیە بیکڕیان کەمتر دەکڕن. والله هی کڕیار هەیە بلێ کڕیار نییە چکە شتێکی بابەتی جەژنە دەبی لە هەموو ماڵێکە هەر هەبێ لەگەر هیچانە جا بە کەم بە زۆر کڕینی هەر هەیە. بڵێ باشە ئەی بابەتی سەرەزات و ئەوانە پێم وابێ ئەوانەشتان هەیە؟ حتمما سەرەزاتمان هەیە بڵێ ئەوان شەمان شێوە گران بووە فەرقەش زۆرێت چکە خەڵکش ناوێری بەو شێوێ نە جوملەچی بەو شێوێ بکڕی نە ئەمەی دوکاندار ناتوانین بەو شێوێ بکڕی ترس لێ هەیە نازانی بازارەکە ئەبێ یان نابێ گومان هەیە لەو بینەیە. باشە هیچ دوکاندار هەبووە ینی زۆری هێنا بێ دوای بە سەریدا مابتەوە زەرەری کرد بێ؟ حتمما ئێستاکانە دوکاندار هەیە بە سەرامێنێتەوە ئەم ساڵش وەکو چەند ساڵ نییە ساڵانی ڕابردوو دوکاندارەکان جملەچەکان وەریان نەگرتەوە لە ئێمە ئەم ساڵ پێشوەختی پێتەڵێ ئەوەندە ئەیبەی بیبە لێت وەرناگرینەوە چکە ئەویش ترسی هەیە لە سەرا بمێنێتەوە. بای ئەو چەند ڕۆژە دێنی بفرۆشرێ باشە نەفرۆشرێ زەرەرە. حتمما بالفعل بای ئەو چەند ڕۆژە دێن لە بەرەوە دێنی لە بەرەوە ئێستا من لە بۆ نمونەکە مینایە چەند کارتۆنەکە مینایە دەبینی ئێستاکان نما لە بازاڕێ گران بووە ئەوانش حدودەکان گیرا ئەوانش گرانی دەکەن ئەمەش هەموو دەکەتە سەر ئەستۆی خەڵکی. باشە چ جۆرە چەند ینی ها زۆر باشە و خواستی زۆر لەسەر چەند جۆرتان هەیە لێرە؟ وڵی لێرە چەند زۆرێکمان هەیە بابەتی ئێرانیمان هەیە و بابەتی تورکیشمان هەیە حەسەب دەکەوێتە سەر ئەو شخصە تورکیەکە حتمما گرانترە ئێرانێکەش هەرزانترە ئێرانێکەش کە ئەو حدودە گیرا هەم ئێرانەکە گران بوو هەم تورکیەکەش لەسەری گران بوو چکە بە حکمی وەی کە ئەو ئێرانی لە بازار هەیە تورکیەکە هەرزانە ئەگەر ئەو بەتەنیا بێت تورکیەکە حکمی باشەکە و زۆرش گرانە بەوای ئێرانێکەوە هەرزان بووە ئێستا ئێرانێکەش کەم بۆ لە بازار لەبەر حدودەکان گیراوە فەرقیشی زۆرە سەرەکان گران بووە. کیلۆ لە چەندەوە دەست پێ دەکاتن؟ وڵا کیلو هەیە ئێستاکانە ماو بابەتەمانەوە ئێرانیە بابەتی ئەم ساڵە بەڕاستی شتێکی زۆر جوانە و 3000 ڕاستێ تورکیەکەمان 3000 هەرزانترێنە تەبعاً چیسەمان هەیە 700 غرامە بە 3000 چەند ساڵە بە 2000 بوو ئێستا ساڵ بە 3000 ینی هەر لە کیسە 500 دینار هاتۆتە سەری. ینی گران بوو بازارش نییە گران بۆ بازارش نییە خەڵکەکەش بەو شێوەیە ئەو خۆتەی لەسەر نییە.